ئەمە دیمەنی ئاوارەکانی کەمپی گەیارەیە کە لە ناوچە جیاوازەکانی مووسڵەوە هەڵاتون و خۆیان گەیاندوتە ئەم کەمپە. ناشدت والله اكو خيرين جاي يداعوا لي بس يعني لحد الان هم متعبانه. بەشێک لە ئاوارەکان دەڵێن بەهۆی نەبوونی کارەبا لەم کەمپەدا ڕۆژانە بە پارە موبایل و پێداویستە کارەباکانیان شەحن دەکەنەوە و سرە بۆ پڕکردنەوەیان دەگرن کە ئەوەش وای کردووە ئەرکی سەرشانی ئاوارەکان لە ڕووی ئابوووریەوە قۆرستر ببێت. يوميا نجي نشحن يوميا نجي نشحن الا ما 500 750 ڕۆژانە دێن شەحن دەکەین و دەبێت وشحنکردنەوەی پێداویستەکانمان پارە بدەین. دەبێت حکوومەت کارەبا و مولیدەکان دابین بکات. ڕۆژانەی خۆمان جگە لە بێ کارەبای بوون. دەبێت پارەش بدەین تا پێداویستەکانمان شەحن بکەینەوە. الساعه بربع زين هاي اللي احنا يوميا هيجي ما يصير اخويا لازم يجيبوا لنا مولدات. بەشێک لە ئاوارەکان دەڵێن بەر لە چوونی چەکدارانی داعش بوو مووسڵ خاوەنی خانوو و vێلای خۆیان بوون و ژیانێکی خۆشیان بەسەر دەبرد. تەواوی پێداویستی و خزمەتگوزاریەکان هەبووە، بەڵام لەم کەمپەدا جگە لە هەندێک خزمەتگوزاری سەرەتایی لە تەواوی خزمەتگوزاریەکانی دیکە بێبەشن. والله احنا ما نشتغل شيء انا بس قدمنا على المنظمه مثل اوكسفام هیچ کارێکم بەدەست ناکەوێت بیکەم هەرچەندە دەرچووی قۆناغی سێ عەرەبیم بەڵام نازام چی بکەم. زۆربەی خزمەتگوزاریەکان لێرە دابین نەکراون. وجينا هنا متاخرين. دەڵاکەکانی کەمپەکەش ناچارن بە پارە ئامێرەکانی سەر چاکردنەکانیان شەحن بکەنەوە. ئەوان کە لەسەر شەقام سەر بوو خەڵکەکە چاک دەکەن. نەبوونی دوکان لەم سەرمای زستانەدا گرفتی بوو دروست کردوون. خير من الله جعل نشتغل هنا حلاقه من لێرە کاری سەرتاشی ئەەکەم و دەبێت لێرە مەکینەکانمان بە پارە شەحن بکەین. ڕاهاتم لەگەڵ ئەم بارودۆخە. بس على اسباب المعيشه وشبهها. اي بالله الحمد لله خير منه. ئاوارەکان دەڵێن باش سەریان بۆ چاک بکرێت یان خراپ ناچارن پێ ڕازی ببن چونکە بارودۆخەکە خراپە و سەرتاشی تریان دەست ناکەوێت. لا ما بطيش بطل. ايه ايه شو زي نقرا ولا شو زي انت؟ على الموديل الجديد؟ على الموديل الجديد. ايه بەپێی دوایین ئاماری وەزارەتی کوچ و کوچبەرانی عێراق تا ئێستا 177,000 کەس لە ناوچە جیاوازەکانی مووسڵەوە ئاوارە بوون. دەشڵێن ئامادەکاریان کردووە پێشوازی لە 177,000 کەسی دیکەش بیکەن. ئەیاس عەبدوڵڵا NRT کەمپی گەیارە لە ڕۆژهەڵاتی شاری مووسڵ.